هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم حکوومەتی فیدراالی هەوڵ دەدەن ئەو کێشانەی لە نێوانیاندا هەیە چارەسەر بکەن بە تایبەت لە ڕووی سەربازیەوە یانەوێ ئەو ناوچانەی کە فەراغی ئەمنی لە نێوان هەردوولادا پڕی بکەنەوە لیوای هاوبەش لەگەڵ یەکتریا پێک بێنن دیواش لە خەڵک دێت ئەوانەی کە ئاوارن بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان چکەوان ماوەی چەندین ساڵە بە هۆی شەڕی داعشەوە ئاوارە بنەوە ژمارەیەکی زۆریان لە هەرێمی کوردستان و لە نێو کەمپەکانن لەسەر ئەم بابەتە من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕز جان نیکۆلاس نوێنەری ئاژانسی پەنابەرانی سەربەنەتەوە گرتوەکان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت بەڕێز جان ئەم کاتتان باش بەگشتی ڕەوشی ئێستای پەنابەران چۆنە بەگشتی لە عێراقەوە بە تایبەتیش لە هەرێمی کوردستانە؟ بەڵێ هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی پەنابەران و ئاوارەکان زۆربەی خەڵکی ئەوانەی کە پەنابەری عێراق بوون لە هەرێمی کوردستان شتە جێم کات ئێستا قسە دەکەین ئەوانەش زۆربەی لە باکووری سووریاوە هاتوونەتەوە پەنابەر بوونە لە هەرێمی کوردستان لەناو کەمپەکانی هەرێمی کوردستانی عێراقدا نیشتە جێبوونە. بەڵێ ڕەوشیان چۆنە بەگشتی ڕەوشی ئاوارە و پەنابەرەکان؟ پێویستە ئەوە بڵێن کە داوا لە هەردوو حکوومەت هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و عێراق بکەین کە ژمارەیەکی زیاتری پەنابەران ڕوو لە هەرێمی کوردستان کردووە ئەوەیە کە پێویستیان بە هاوکاری زۆرە وەکو هاوکاری تەندروستی وەوان لێ بکەین ڕێگەیان پێ بدەیت کە سوودمەند بن لە هاوکاریەکانی سوکتەرەکان و هەروەها خێراتنی زۆربەی ئەو پەنابەرانە بکەینە زۆربیان لە بارودۆخێکی زۆر خراپ بووینە لە سووریا و زۆر سەختە بارودۆخی پەنابەرەکان بە بەراورد لەگەڵ ئەوەی کە لە ناو شارەکان داناوانێک کە لە ناو کەمپەکانن بۆیە داوا لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان دەکەی بۆ ئەوەی هاوکار بن بۆ گەڕاندنەوە ژیانێکی ئاسایی بۆ پەنابەرەکان. زۆر باشە. ژمارەی پەنابەران و ئاوارەکان لە هەرێمی کوردستان بەگشتی چەندە؟ هیچ داتایەکتان لایە؟ هەروەکو ئەوەی کە ئاماژەم پێدا 300,000 ڕفیوجی خودت با بڵێن پەنابەر لە ناو هەرێمی کوردستانە زۆربەی هەرە زۆری ئەوانە لە کوردی سووریان و خەڵکی سووریان ئاوارەی هەرێمی کوردستان بووە بەشێکی تر لەوانە خەڵکی تورکیا و ئێران و زۆربەی ئەوانەوە ژمارەی کۆی گشتی ئەوانە 300,000 پەنابەرن و زۆر بەشیان لە ناو کەمپەکانی هەرێمی کوردستان نیشتەجێن. زۆربەی ئەو خەرجیانی ئێستا لەو کەمپانە دەکرێن لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە باشە حکوومەتی عێراقی هاوکاریەکی ئەو تۆیان ناکاتی ئەو خەڵکەی چی پەنابەرە و چی ئاوارەی خودی ناوخۆی عێراقیشە ئێوە چیتان کردووە لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆ ئەوەی هاوکاری زیاتری ئەم ئاوارە و پەنابەرانە بکەن کە لە هەرێمی کوردستانن؟ وەکو هەر وڵاتێکی تر کە کاردانەوە وەڵامدانەوەی سەرەکی ئەوەی کە وەڵامی هاوکاریەکان بداتەوە هاوکاری دامی بکات بۆ پەنابەرەکان ئەوە دەسەڵاتی نیشتەجێی ئەو وڵاتێ ئێمە قسەمان لەگەڵ حکوومەتی بەغدا و هەرێمی کوردستان و هەولێر کردووە کە هاوکاری زیاتر بن بۆ پەنابەرانی ناو کەمپەکان. ئەوەی ئێمە بینی ومانە کە حکوومەتی عێراق ئەوەیە کە زۆر هاوسۆزی و هاوخەمی بووە لەگەڵ پەنابەرە سووری و تورکی و ئێرانیەکان و هەروەها سەرکردایەتی یاخود با بڵێن دەسەڵاتدارانی نیشتەجێی ناوخۆی و هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان زۆر هاوکار بووینە بۆ ئەوەی ئەو پەنابەرانە بتوانن سوودمەند بن لە سێکتەرەکانی پەروەردە و تەندروستی و هەروەها بۆ ئەوەی ژیانێکی کەمێک ئاسوودەتر و پڕ لە ئارامی ببینەوە لە وڵاتە لە بەرەوەی ئەوان لە وڵاتەکانی خۆیان ڕایان کردووە بۆ هۆی شەڕ و ئاژاوە. بۆچی ئەو ئاوارە بەگشتی باز لە ئاوارەکان بکەین واز لە پەنابەرەکان بێنین کەوانی لە سووریاوە هاتوون ئاوارەکانی ناوخۆی عێراق بۆچی ناگەڕنەوە زێری خۆیان؟
ئێمە لەبارەی پەنابەرەکانەوە زۆر قسەمان کردو و باسمان کردو لەگەڵ دەسەڵاتداران و هەروە ئەوانەی کە وڵاتی خۆیان جێشتووە لەبەرەوەی تووشی تونند و تیژی و بەهۆی شەڕ و ئاژاوە وڵاتی خۆرات بوونێرە. ئێستا ئێمە باسی ئەوە دەکەین و خەڵکانێک کە لە ناو عێراق ئاوارەی شارێکی تر بووینە کە بەهۆی زۆرینەی ئەوانە بەهۆی داعشەوە لە ماوەی 2014 بۆ 2017 ئاوارە بوون. زۆرینەی ئەوانە یاخودوا بڵێن 5 میلیۆن ئەوانە ئاوارە بووینە و بەڵام 1 میلیۆن لەو عێراقیانە کە لەو کەمپانەدا ماونەتەوە لەبەرەوەی ناتوانن بگەڕێنەوە ماڵەکان و شارەکانی خۆیان بە هۆی بارودۆخی ئاسایشی ئەوانە کە ئەمەش مانای ئەوەیە ئەوان بە خێراتنەوەیان لێ ناکرێت لە شارەکانی خۆیان لە وڵات خۆیان لە هەرێمی کوردستانی عێراق 25 کەمپمان هەیە بۆ خەڵکی ئاوارەیە عێراق زیاتر لە 18,000 ئاوارە لە ناو ئەو کەمپانەی سلێمانیدا هەن. ئێمە باسی ئەو ئاوارانە دەکەین کە لە بەشەکانی دیکەی عێراقەوە ئاوارەی هەرێمی کوردستان بوون بەهۆی کێشەی ئاوارە بەهۆی کێشەی سیاسی و بەهۆی کێشەی تونند و تیژی و شەڕ و ئاژاوە و هەروایە هاوکار بوونە بۆ ئەوەی بتوان لە چەندین سێکتەردا سوودمەند بن و هەروەها پەناهیان ببینێەوە. کەمپەکان لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستاندا بوونیان هەیە. ئەو ئالنگاریەی کە ئێستا ڕوبەڕووی دەبینێ ئەوەیە کە بتوانین چۆن بتوانین ژیانێکی ئارامتر ئەو خەڵکە بکەین و هەروە هاوکاری مرۆییان پێشکەر بکەین لە ناو کەمپەکان و بۆ ئەوەی لە ژیانێکی ئاساییدا بژین و ژیانێکی باشتریان هەبی بۆ ئەوەی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و پاڵپشتی زیاتریان بکرێت. زۆر سپاس بۆ بەڕێز جان نیکۆلاس نوێنەری ئاژانسی پەنابەرانی سەر بە نەتەوەیەک گرتوەکان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس.